لەگەڵ ئازادکردنەوەی هەندێک ناوچەی باشووری خێرسۆن کە لەلایەن رووسیاوە داگیرکرا بوو سەربازە ئۆکرانەکان خەریکی پاکردنەوەی ئەو مینانن کە لەلایەن سەربازە رووسیەکان لە ناوچەکانی پڕ لە دانیشتوان چێنرا بوون. بێگومان پاکردنەوەی ناوچە سیڤیلەکان لە مین ئەرکی سەرەکی ئێمەیە بۆ ئەوەی خەڵک جارێکی تر بتوانن تایدا بژین. لەشکر کاری خۆی دەکات و بەشی خزمەتگوزاریش سەرقاڵی کاری خۆیان دەبن. مین ڕێژکردنی ناوچە داگیرکراوەکانی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە وەک سەربازەکان ئاماژەی بۆکەن بە مەبەستی بەرگرتنە لە بژانەوەی ناوچەکان و هەروها بەربەست دروستکردنیشە لە بەردەم پێشڕەویەکانی سوپای ئۆکرانیا سەربازێک کە لە شەڕی باخمۆت گەڕاوەتەوە ئاستەنگەکان دەجێڕێتەوە. من لەم دوایانە لە باخموود شەڕم دەکرد. رووسیەکان لەوێ نزیکەی هەموو شتێکیان مین ڕێژ کردبوو. لە یاریەکانەوە بیگرە تا دیواری خانوەکان هەموو شتەکان دەکرا بتەقنەوە ئەرکی ئێمەش دۆزینەوەیان بوو. دوای هەموو جەنجێک مینە چێنراوەکان دەبنە هۆی زیانێکی گەورە بۆ خەڵکی سیڤیل و پاکردنەوەشی ئاڵنگیریەکی گەورەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. Манипулятор, ее отвал, так.